چەند زیانت بەرکەوتەوە بە پێشبینی كان وەکو پێشبینی دەستگرن 9 ملیۆن دینارە والله ڕووداوەکە هیچ چاگام لێ نەبوو لە ماڵم تەلەفۆنیاکە وتە ئاساس دوو منداڵ ئاگریان تێبەردە هیچ دیارنی تاس پێ بزان ستەوی ئینشاڵڵا بیانی خۆت خاوەنی بەڵێ چی تێدا بوو والله جێش تێدا بوو برام چەند زیانت بەرکەوتەوە بە پێشبینی كان وەکو پێشبینی دەستگرن 9 ملیۆن دینارە 9 ملیۆنە بەرەیە کێ تەلەفۆنی بۆ کردی والله زیارەکمان تەلەفۆنی کرد لێرە کامێرە چاودێری لێ بەڵێ کامێرە لێ تیمەکان زوو گەیشتن شوێنەکە الله خوای بەزار الحمد والله وەکو عریق کەم تەرخەم و ڕاستە کەم تەرخەمی غەچیا یەک عریق بوو ئێستا ئاگرەکە کۆنتڕۆل کرا پێش شەتەوە نەبوونەوە تاوە نەبووە بۆچی وا تاخیر بوو جان والله نازن أو دبي لجماعة عرقي برسي كليل يرنا أبو كليل لا دبي لجماعة عرقي برسي موضوع كلينيا أو جيسكا كان هو كارن كأجر زوجة قرن طبعا لا والله جيسكوك وبنزين وياه چندی لێ هێنراوەتە دەرەوە والله هي هم هادري بس يجي بكلنا هم تيكسوا هم خسارة يعني هەمووی زیانی بەرکەوتەوە بخواش تقريبا 16 لوانه بيسي بكليه بس هم خرابوا